باران و بەفری دوو ڕۆژی ڕابردوو هیچ زیانێکی گانی نەبووە لەلایەکی تریشەوە هەر ئەم بارانە بۆتە هۆیەوەی کە ئاوی سێ قەزا ببردرێت بەهۆی لێڵبوونیەوەمان و چەناڵێکی دیکەم بۆیە ناو سڵاوتان لەبێت لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا بارینی بەفر و باران ڕووداوی جۆراوجۆری لە ناوچەکان هێرێمی کوردستان دروست کردووە بەڵامەوەی جێگەی خۆشبەختیە هیچ کەسێک بەهۆی ڕووداوەکانەوە گیانیان لەدەست نەداوە و لە ناو هەموو ڕووداوەکانیشدا قەزای چەمچەماڵ سەلامەت بووە لە ناوچە سنوورەکانی ئیدارەی سۆران جگە لە دروستبوونی ئاستەنگیات و چۆل لە زۆربەی ڕێگاکان 26 هاوڵاتیش لە کوێستانەکانی سنووری قەزای سیدەکان و چۆمان گیریان خواردووە و تیمەکانی بەرگری شارستانی لە هەوڵدان بۆ ڕزگارکردنیان لە ئاولێر هێشتا بەیانی بوو شارەوانی هەرچی ڕێگا هەبوو کە دەچووە لای پردەکەی سەیداوە هەمووی بە کۆنکرێت گرت بۆ ئەوەی ڕووداوی ساڵانی ڕابردووی لێ دووبارە نەبێتەوە گەڕەکی فەرمانبەرانیش دۆخی باش نەبوو لە بەرەبەیانیەوە ڕوبەڕووی لافاو بوو بەهۆیەوە چەند ماڵێک و دوکانی هاوڵاتیەکی زەرمەند بوون بەڵام هەر لەو گەڕەکە دەست و دەسیسەی بایعشارەکان ئاشکرا بوو خانووی هاوڵاتیەک بێ ئەوەی بەر لافاو بکەوێت و ئاو بچێتە ناوەوەی تەواوی ژوورەکانی داتەپی بوون محەممەد لوقمان کە خاوەنی خانۆکەیە بە 1964 و دوو مانگە ئەو خانومان لە بایعشاریە کڕیوە کە لێمان کڕی دڵنیای کردینەوە کە بە کوالێتی بەرز و مەوادی باش دروستی کردووە بەڵام بەداخەوە دەرنەچوو هەر لە مودی بەفر و باران دەمێنمەوە بارانبارینی بەخۆر ئاوی هاوڵاتیانی لە چەندین شوێن هێرێمی کوردستان ڕاگرتووە کە دیارترینیان قەزاکانی پیرمام و شەقڵاوە و قەزای پشدەرە وەکاری دابەشنەکردنی ئاوەکەش بۆ لێڵبوونی و شیلبوونی ئاوەکە دەگەڕێتەوە هەریەک لە پیرمام و شەقڵاوە سەرچاوی ئاوی خواردنەوەیان پرۆژەی ئاوی قەندیلە کە کەوتۆتە سەر زێی گەورە ئەوەی پشدەریش سەرچاوەکەی لە پرۆژەی ئاوی خاسە لە قڵاتزێ هەر کاتێک بارانی بەخۆر ببارێت دۆخی ئەو پرۆژانە شتێک دەچێت و تا ئاوەکە ڕوون نەبێتەوە ناتوانن ئاو بە هاوڵاتیان بدەن سەرچاوەیەک لە فەرمانگەی ئاوی پیرمان بە 1964 وت نازانن کەی پرۆژەکە دەکەوێتەوە کار بۆیە هاوڵاتیانیان ئاگادار کردوێتەوە کە دەست بە ئاوە بگرن تاوەکو ئەم کێشەیەیان چارەسەر دەبێت جووتێک پێڵاو بە 50 وەرەق ئەویش پێڵاوی تازە نا بالەیە و دەستی دووە بۆیە کوردی خۆمان خۆی لە قەرە نادا و دەڵێن ڕەنگەکەیمان بەدڵ نییە ساڵار حەسەن پێڵاوفرۆشێکی قەزای کەلارە و ئیشی بالە دەکات ئەو بە 1964 وت ئەم پێڵاوە مارکەیەکی جیهانیە و تەنیا 159 جووتی لێ دروست کراوە ئەمەی لای منە شەشەم جووتێتی هەموو مواسەفاتەکەشی لەسەر نووسراوە دەشڵێت بە داداچوونیان کردووە بۆیان دەرکەوتووە کە نرخەکەی لە وڵاتان نزیکەی 50 وەرەقەیە تا ئێستاش مشتریەکی بۆ پەیدا بووە کە 6 وەرەقەی پێدەدا واتە تەنیا 600 دۆلار بۆیە بڕیاریان داوە نەیفرۆشن و هەر بۆ جوانی لە دوکانەکەی هەڵی گرتووە عبووی قاوەچی لە هەولێر ئایکۆنێکی دیاری مێژووی ئەو شارەیە 139 ساڵ لەمەوبەر یەکەمین قاوەخانەی لەسەر قەڵاتی هەولێر داناوە کاتی خۆی کامەلیک فەیسەڵ سەردانی هەولێری کردووە لەو قاوەیە عبووی خواردوێتەوە و پێی سەرسان بووە ئێستاش قاوەخانەکە هەر بەو ناوەوە ماوەتەوە و نەوەی پێنجەمی عبووە بەڕێوەی دەبات دوێنێ کتێبێکی تایبەت لەسەر ئەو قاوەخانەیە بڵاو کرایەوە مەراسیمیان بۆ ڕێخست بەڵام کە ئێوارە داهات بنەماڵەی عبووە ڕوونکردنەوەیەکیان بڵاو کردەوە وتیان جگە لە وێنەی سەر بەرگی کتێبەکە کە پەیوەندی بە قاوەخانەکەەوە نییە لە ناوەڕۆکەکەشیدا هەندێک شت باس کراوە دوور و نزیک پەیوەندی بە عبووە و قاوەخانەکەیەوە نییە داناوە لە داهاتوویەکی نزیک هەموو ئەو هەڵانە ڕاست بکەنەوە کە لە کتێبەکەدا هاتووە ئەوەی گرنگە لەسەر ئەم بابەتە باس بکرێت تاوەکو ئێستا هیچ وێنەیەکی قاوەخانە کۆنەکەی عبووە لەلای هیچ کەسێک بەردەست نییە ئەوەی هەیە تابلۆیەکی شێوەکاریە و لەلایەن هونەرمەند سەباح پیرباڵەوە وەک خەیاڵێک بۆ قاوەخانەکە کێشراوە سەرەتا ڕادێکەشم بۆ هەواڵێکی دیکە دەربارەی حاجیان کە لەم ساڵدا حەجیان کردووە وەکو قەرەبوو دەکرێنەوە ئەو حاجیانەی کە لە پرۆسەی حەجی 2025 بە فڕۆکە گەشتیان کرد دەبوو بە فڕۆکە بەهاتناتەوە بەڵام بەهۆی شەڕی 12 ڕۆژەی نێوان ئیسرائیل و ئێرانەوە ئەو کات سەرجەم فڕۆکەخانەکان و ئاسمانی زۆرێک لە وڵاتان داخرا بۆی ئەوان ناچار بوون لە بریەوەی بە فڕۆکە بگەڕێنرێنەوە بە ئۆتۆمبیل گەڕێنرانەوە ئێستا دەستەی حەج و عومرەی عێراقی دەیەوێت قەرەبووی ئەو حاجیانە بکاتەوە بە مەبلەغێکی مادی کاروانستونی وتەبێژی حەج و عومرەی هەرێمی کوردستان ئەمڕۆ بە 1964 ڕاگەیان ئەم پرۆسەیە پەیوەندی بە عێراقەوە هەیە عێراق خۆی بڕیاری داوە دەستەی گشتی حەج و عومرە و نووسراوەکەش ئامادەیە
ماوەتەوە پشتەکانی سەری ساڵ تەواو بێت تاوەکو ئەوەی کە ئەم قەرەبووەکە بێت و بەسەر ئەو حاجیانەی کە قەرار بوو بە فڕۆکە بگەڕێنەوە بە سیارە گەڕاونەتەوە دابش بکرێت هەرچەندە بڕەکە کەمە بەڵام بەسەریاندا هەر دابش دەکرێت بۆ هەر حاجیە وەکو قەرەبوو بکە بە ئۆتۆمبیل گەڕاونەتەوە بڕی 800,000 دینار دیاری کراوە ئەو حاجیانەی کە بۆی ئەو زروفەوە لەو کاتدا بە ئۆتۆمبیل گەڕاونەتەوە بۆیە دوای سەری ساڵ ئەو قەرەبووە وەردەگرنەوە. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شات بۆ هەموو لایەک.